برو دوو گۆفێکی چرا خلاص کرد باوەی بخۆمەوە هەتا خلاص نەکرای ئاسان ترین ئینێرژی تازە هاتیە بخۆمەڵێ وەڵا سیم و شێخ چاوت ماچەکە ئایلا و جەوە خۆشی بەزەوە دەماحتی دەکەن و چیەوە ئێموەنە خۆرم کاکە خۆشە وەڵا ئێستا خۆشیدادن ئەوزام ڕقەم بریکاریشمان پێیە جغارە زۆر ئەرزانە سافت وتنە کردانشتی جانە قوربانە لێرەمێ ئۆی 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 ئەحمەدی چێ خوای گورۆچی متەخت بینەوە ئەرانە ئەو کۆ لە بەناکە دەری بەتەمای پێ بنووی برام سام بە جارش کشتان نەمە پێ بکەیت ئاو شەستە بە ئەوڕۆ 2000 برتەوە وەڵا وەڵا دەی وەمەرێوە وەمەرێوە ها وەمەرێوە دیوار ماس کرد سەلامیە شلێ کردوەڵا چی دەگوت وەزای کوو باشە باش دنیا دەوران دەورانە ئەی ڕۆژێت مۆدت بەدەویوە دەکردن باشە باش وڵای دەبی یەک دەرد دەمێ نەبتەوە عەلەکە مێشکە ها مێشکت نییە کورە بە قوربان دەم برا ئاقرەکەی خۆ وەڵا دەرێ زێڕە شارەشی وەڵا هەموو کەسەکەم هەموو عەیل و عەشیرەتم باشە بە قوربان دەم ئەوەی بخۆ کاوەرە پێش بەو قورعانی نەخۆیە ها بەدوم چاودا دەکەم ڕێک دەقەراوەسە ئەی بەس دەوت دێکەوە یەی غەڵە قودا 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 بەس قودا ئەزەزان بکووە بەس قودا ئافرم وەڵا پیاوی گۆش قابلی بازی ها برای خۆ بە قوربان پارچەی مام خەسرۆی قوربان لە لێرەوەم بەنیشانە ئەیوەڵا ها جێ تاگە جێڕی ئێسڵی بێن بەخێر بێن باشی کاوەرە بزانم ئێدە وەرە وەرە ماچێک وەرە بەگدە چوکلێتەکەتە ئەی بە سەرچا چوکلێتی دەدەمێ یانی تۆ خواردنی نهاتی لۆکرم نادیانە چوکلێتی لۆکنە تو هاتی لۆ چوکلێتی نا لۆ تو هاتینا وەڵا دەرێ لۆ چوکلێتی ئەم لۆی هاتیمە لۆی وەڵا نا وەرە پێش وەرە پێش وەرە پێش یانی لۆ چوکلێتی هاتی ڕەوەز تاوا برام ئەوە تاوا ئەوە خۆت کەشف کرد برام تاوا لەو ڕۆپاییش دەم نابینێت قوربانی ئەی خوارزای خۆ دری بخۆم در ئێ کەی نهاتیەوە تعرفە وەڵا تەمشا بۆ خوایە بەس دۆشتی هاتی های دزی کەرەوە تو گۆران دەڕوا مەلا دێ ڕەوەز دێ بڕۆ بڕۆ خوارێ بڕۆ خێر بێوزە کاکە ڕەوەز فریزەکەت خوارد برامە ئەمە بەس دۆنگۆ دەینینەوە لە شەریکە دایمەنگلەی مالێ دەکا ئەرێوەڵا بەس دەیگۆیز لۆکنە تو نادیم بەس ئەوی هاتی مەزە سپێتی ئێ باشە برام خۆرانی خۆرانی ئەمە خۆرانی لەسەرەوەی لەسەر سەلاتی ئاواتە ئاواتە ئەوەرهەیە لە بەر سەلاتێ خۆشە فریز خۆشە خۆش ئەوە فریز دۆم تەمەنەش دەبێت خۆشترین شەربەتە برا وەڵا ئەرەبە خۆش فریش بە قوربان زۆر خۆش نییە یاڕەبی گلەیشتەوی ئیوە خۆی فێر کردێ دەکەم بابم ئەوە سووب بوو سووب جێزەر و قڕنابی تۆ شتانە بۆ عائلەی فەواکێ لێ زۆر بە ئەوەیە هیوا دانا ئەخر دەگری ئەوە دەسمێن دوودا تەلەفۆن معاشەکەیان ڕاگرت بوو ئەوەوە ئەندەم گۆ دەستمە سلێمانی دەی بەم ئەو خۆ درۆم نەدەکرد خێزانەکەی لێ درێکەیە ئەوە تەلەفۆنی کرد گوتی هەڕ و ئەو کەلواتۆ گوتم باش گەنجۆ ئا
كذو دراسي ايكو ايه كم زيارة سولا Malbun persigashi, harbaz bun bawashi, harbaz bun bawashi. Dere goranim no tugot ya. Yemi masai badam bu, bada sawani rashi, bada sawani gashi. Oy berivan, oy tawkazal, oy berivan. وصاع اقول يعني ابو ما قلت يا خوانا قبشت جنجز الطاب سلام اخوان هلا والله خلاص من ناسي زي هم لك يسنر اوي دايرس ايدي مخسر ترى كان ممنون بخوي والله قراني وانا سوى كانوا مدادنين نسى فيديو كان اسم بخوت اصدي كوره اوي باز اوي بس تعتم مصنازر بدك عني والله انتو والله كيكي امي والله وكزما كذا تبين عند خوازنا ورك اقول شو صار عادي اقول كذا انا ايدي مغزره اوي قربان ذو عادي اقول كذا انا تركب شي جانا استيفكا قلت يا عمدي خوش بي يعني تربي تر لا اويك اوش لا أملي والله يقشطه بس هو تطلع با والله يقشطه هيك طبعا ما مترتر له او يدو حزن له وش مارداوي خوافس اوه يا ابراهيم ليك واحد يمنح ما كيف قمت يزلك مو دور اول شيء قمانه كذا بس انا ما حسابه تعرفش يعني زيت ودان شنو تبي خذ من ما مكا ومكا عند خوشايت عادي كي كمان فيديو ها ده قسيمك لاكو مسكي على الباسطه هم قد نادوا مال بتامو يعني وانا كبري وش تينا ده انا يا اخي خوش والله علوايه استقوا علوايه لا شوف ناخذ هذا السيوف خوش ناخذ برفستك والله عنا الى بدري من يا اخي حد زعما بغي 6 ساعات ما ندير بينا قدم من اخوك وي بقول عنا مامك اتو انا خوش وداني وانا فهمت مش عارف او عارة عقمة او عارة بقرآن هذه قربان اي يقت يقت هذا باشا وهاك ايه ناخذ شو تسوي ناخذ معيدكم وديكم ناخذ دي بخوي ابراهيم خوش هذا مشاكل برفستك اخوي يقت قاسم ده قاني ناخذنا وش هزور احمد اللي قالت ماما اوي